گەورەترین حقد گەورەترین قین و بغز لەناو دڵە بە یەک بزەی سەرلێو لە شوێنی خۆیان ئەتاوێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵی هەزارەها و ملیۆنەها خەڵک بۆ مەحەبەتی خوا و دینەکەی خوا ڕاکێشا. مەسئلەی ئەوە بوو سەحابەکان ئەڵێن هەر کاتێ گەیشتینە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و تەماشای کردین بزگەی لەسەر لێو بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم، زەردەخەنەی کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەکەمی مەزانن زەردەخەنە با بزانی نەک تەنها بۆ قیامەتت بەسوودە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ یەکێک لەو شتانەی کە سەدەقەیە و خێرە ئەوەیە کەوا چییە؟ کەوا ئینسان بزگە بخاتە سەر لێو. تەبەسومکە فی وەجهی ئەخیکە کە گەیشتی بە برایەکی مسلمانت چەندێ خەم و خەفەتت بێ بزگەیە بخەرە سەر لێوت. ئەوە یەکێکە لە گەورەترین سەدەقەکان، یەکێک لە گەورەترین خێرەکان کە لە سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە ئیهمالمان کردو، ئێمە هەجرمان کردو، ئێمە پشتمان لێ کردووە، ئێمە زۆربەمان درژین بەرامبەر بە یەکتری. برایە گەورەترین کێشە ئەوەیە کە تۆ دائیمەن دەمچاوت ڕەش بنوێنێ کە بزگەی سەرلێوەکانت نەمێنێ. گەورەترین کێشەیە ئەمە بۆ قیامەت بزگەی سەرلێو ئەجر و پاداشتەکەی زۆر زۆر گەورەیە کە تۆ بەو بزگەیە هەم خۆت خۆشەویستەکەی تۆ لای خەڵک هەم دینەکەی خوا خۆشەویستەکەیتەوە، چونکە تۆ سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێەکەی و هەم دنیاییەنیش زۆر ئیسفادەی لێەکەی. براینە دکتۆرەکان وتویانە یعنی ئێستا علمی تازە کەشفی کردووە، علمی تازە کەشفی کردووە کەوا بزگەی سەرلێو ئیسراحەت ئەدا بە جەستەی ئینسان، ئیسراحەتیش ئەدا بە دەرونی ئینسان. ئێمە زۆربەمان دەروونمان ڕۆخیا و جسممان و جەستەمان زۆر هیلاکە خۆشەویستەکان. بێمەعاشی لەوانەیە نەفسیەتی ئینسان بڕۆخێنێ، بەڵام ئەگەر ئینسان لەگەڵ خوایە بینی چاک بێ نەفسیەتی بەردەوام پرورێ ناڕۆخێ ئینسان چەندێک زروفەکە ناڕەحەت بێ چەندێک وەزعەکە ناڕەحەت بێ، بەڵام ئەو هەر پرورێ. بەڵام کێشەکە چییە؟ کێشەکە ئێمە ئەوەیە کە یعنی بزگەی سەرلێوانمان بۆ یەک نەماوە. عولەماکان وا ئەڵێن ئیسراحەتی جەستە و ڕوحی ئینسان و دەرونی ئینسان بە بزگەی سەرلێوە. بزگەی سەرلێو زەختی ئینسان کەمەکاتەوە. ئەو زەختە کە زۆربەمان تووشی زەخت بووین بەهۆی ئەو هەموو قینەوە لە ناو دڵمانە هەڵمان گردووە بزگە ناخێنە سەرلێومان. بزگەی سەرلێو دەورەی خوێنی ئینسان ئاسان ئەکاتەوە، گورجی ئەکاتەوە. بزگەی سەرلێو خۆشەویستەکانم مەناعەت و بەرگری ئەداتە لاشەی ئینسان کە بەرگەی نەخۆشیەکان بگرێ. بزگەی سەرلێو دەمچاوت جوان ئەکاتەوە. نایەوێت زوو ئینسان پیر ببێ، بەڵام چرچلۆچی و گرژی دائیمەن زووتر ئینسان پیرەکە، زووتر جوانی دەمچاوی ئینسان نایەلێ. بزگەی سەرلێو خۆشەویستەکانم تەنظیمی حموزەی مەعیدە ئەکا. ئێمە گەدەی ئێمە طبعا مقدارێک حموزەتی گەرەکە بۆ ئەوەی هەرسی خواردنەکان بکا. جا ئەگەر بێت و بزگەی سەرلێوت دائیمەن هەبێ سبحان الله هەرست منەظەمە، یعنی زۆر ناڕشێنێتە ناو بان خواردنەکە تاوەکو زەرەرت پێ بگەێنێ. ئەو خەڵکەی کە تووشی قورحەی مەعیدە هاتوون بڕۆ سیرکەن زۆربیان لە بزگەی سەرلێو بێبەشن. بزگەی سەرلێو غودەکانی لاشەی ئینسان هەروە خەڵکە ئەڵێ نەخۆشی غودەمەیە، هەروە خەڵکە ئەڵێ سەرەتانی غودەی توش بووە. بزگەی سەرلێو غودەکانی ئینسان نایە لە ئیفرازاتەکانی زیاو لە حەد بێ. بزگەی سەرلێو ئیسراحەتت پێدا بۆ شەوان وە کە ئابەی نەفسیت نایەلێ. زۆربەی خەڵکە ئەچنە دکتۆرەکان ئێستا نەخۆشن ئەڵێ تووشی کە ئابەی نەفسی بووی. ئەمە هەر ئەم بزگەیە بۆ دنیاتیش ئەوەندە سوودی هەیە، ئیتر چجا بۆ قیامەتت؟ بۆیە پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم صحابەیەک ئەفەرمێ ما رأيت أحدا أكثر تبسما من رسول الله صلى الله عليه وسلم. کەسم نەبینیوە ئەوەنەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی خەڵکی ببینایە یەکسەر دەمچاوی ئەگەشیاوە و یعنی زەردەخێ بزەی ئەکەوتە سەر لێو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە حەدیثێکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إنكم لن تسعوا الناس بأموالكم فليسعهم منكم بسط الوجه وحسن الخلق. ئێوە ناتوانن ئەو عالەمە هەمووی تێرکەن، یعنی هەر یەکێک لە ئێمە چەند دەوڵەمەند بین ناتوانین هەموو خەڵک تێرکەین لە پارە، بەڵام ئەتوانین بە بزگەی سەرلێو بە ئەخلاقی جوان خەڵک تێرکەین. هەر یەکێک لە ئێمە ئەگەر ئەوەی تیابێ زۆر تەئسیرەکە. سەحابەیەک ئەگێڕێتەوە ئەفەرمێ هەر کاتێ پێغەمبەرم بینی بێ ئیلا بزگەی لەسەر لێو بووە لە ناڕەحەتترین کاتە. حتى تەنانەت پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم لە سەرەمەرگە
ڕۆژی دووشەممە ئەو بەیانیانەی کە پێغەمبەر دوای چەند سەعاتی وەفاتەکە و ناتوانێت لە ئاشکەنجە و ئازارە ناتوانێت بێ ماوەیەک ناتوانێت بێ بۆ نوێژی مزگەوت ماڵیشی لەناو مزگەوتەکەیە ئاوا دەرگاکەی لەوێیە پەردەیەک لە بینی ئەو مسلمانانەیە ناتوانێت هەڵسێ ئەبوو بەکر بەرنوێژی بە مسلمانانە کە ئاخر نوێژی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاخر بەیانیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بە چێشتنگەکەی وەفاتی کرد ئەفەرمێ سەحابەیەک ئەنەس ئەیگێڕێت و ئەفەرمێ پەردەکەی لادا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ من نوێژمانە کرد ئەڵێ پەردەکەی لادا ئاوا وەدانشتنەوە طبعا نەیەتوانی هەڵسێ ئەڵێ ئاوا پەردەی لادا بینیمانی ئێمە نوێژ دەکەین و هەمومان شانمان داوەتە شان یەکەوە و لە پشتی ئەبوو بەکرەوە نوێژ دەکەین ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم بزگەیەکی کرد ئەڵێ زۆربەمان خەریک بوو لە خۆشی ئەوەمان نزانی پێغەمبەر چاک بوو لە خۆشیە زۆربەمان خەریک بوو نوێژەکەمان ببڕین ئەوە ئاخر بزگەی لێوی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم پاش چەند سەعاتێکی کەم لە دوای ئەوە پێغەمبەری خوا وەفاتەکە بزگەی سەرلێوی پێغەمبەر هەتا ئەو لەحەزاتە بووە بۆیە مسلمان ئەبێ دائیمەن ڕوخوش بێ ڕوگەش بێ بەرامبەر بە برایانی ئەبێ هەر کاتێ چاوە بە برایە کەوت چەندێ غەمبار بی چەندێن بە بەڵام بزگە بخەرە سەر لێوت و پێ بەدەمیەوە زەردەخەنە بکە ئەوە بەڕاستی زۆر ئیسراحەت ئەدا بە ئینسانی مسلمان ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء